هاتووم با فێرم کات چۆن ڕووبار ڕاژەنم، هاتووم بەرد فێرم کات لەسەر ئەو چۆن بڕوێم، هاتووم ڕەک فێرم کات لە کێوە بگەمە دڵی نیشتیمان، هاتووم گوڵ فێرم کات چۆن شەعر جوانە بێت، هاتووم مەل فێرم کات تەماشام چۆن بفرێت. من هاتووم بۆ ئەوەی ئەم ئاگرە گەورەی ئەوینی نیشتیمان تێمبەر بێت. سڵاوتان لێبێت 12 ساڵ لەمەوبەر بۆ دوجار شێرکۆبێ کەسی شاعری مەزن ماڵەکەی جێهێشت و ئیدی نەگەڕایەوە، بەڵام با هەوڵی خانەوادە و خەمخۆران و هاوڕێیانی شێرکۆی مەزن جارێکی تر وەک مۆزەخانە ئەم ماڵە با ڕووی شەیدانیدا دەکرێتەوانێ. هەواڵی هونەری ئەمڕۆمان تایبەت دەبێت با مۆزەخانەی شێرکۆمەزنی شاعر. با میوانداری هەڵۆ شێرکۆ بێکەس کە کوڕی شاعری گەورە شێرکۆ بێکەسە، کامەران سوبحان نووسەر و هاوڕێی شێرکۆ بێکەس. زۆر بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا ئەمێ بپرسم ئەم مۆزەخانەیە لە سەر چ بنەمایە کە ئایا تایبەت و سنووردارە یان گشتگیرە بۆ هەموو کەسێک؟ بەڵێ زۆر سپاس. ئەمڕۆ کە 29 یەکەم ڕۆژی پاییز و پاییز لە ناو پاییزە کردنەوەی مۆزەخانەی شێرکۆ بێکەسە بەڕووی هەموو عاشقانی شعر و حتا گەشتیاران و هەموو خەڵکدا کە ئەمڕۆ ئەبێتە یەکەم ڕۆژی پاییز. ئەم مۆزەخانەیە بەبێ بەرامبەرە بۆ هەموو کەسێک. ڕۆژانی سێ شەمە و شەمان کراوتەوە لە سەعات 9 دەوانێت تا سێزان دەیتە سەرەوە بەز خۆم پێشە بخست لەبەرەوە مۆزەخانەکە ئەمڕۆ ئەکرێتەوانێ و لە ڕۆژی سێشەمە شەوانێ بەڕووی هەموو کەسێک ئاکرێتەوانێ لەسەر ئەرچی دکتۆر هاوڕێی شەقداری شێخ نووری کراوە و بە پشتیوانی کاک بافڵ تاڵەبانی. بەڵێ ئەمێ بپرسم باسی شکر کە لەلایەن کێوە پاڵپشتی دەکرێ و کێش بەڕێوەی دەبات؟ بەڵێ مۆزەخانەکە هەر لەژێر چاودێری خۆمانە بەڕێوە برێ و پاڵپشتەکەشی هەر لەلایەن بەڕێست دکتۆر هاوڕێی شەقداری شێخ نووریەوە. لێرە هەموو شتەکان کارەکان بەشکراوە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەبرێ بەڕێوانێ و لە ڕۆژی سێشەمەوانێ بەڕێی هەموو کەسێک ئاکرێتەوە. بەڵێ لێرە چ ئەرشیفێک یان دەستنووسێکی تایبەتی شێرکۆی مەزن دەبینرێت؟ هەموو دەستنووسەکانی کۆکراونەتەوانێ و لە ناو قاسێکی تایبەتیە لە ژووریچکە دانراوە بۆ کاتێک دەرەهێنرێکە بۆ نمایشێک بێ. سا بۆ نمونە ئەمە لێرا هەیە، ئەمە دەستنووسی یادەوەری پاسیلێکی کەرکوچیە کە لە ڕژنووسی یەکە لێرەدا دانراوە. ئەمە دوا بەرهەمی باوکمە دوا ڕژنووسێتی دوا نووسینێتی بۆیە لێرە دامانناو. ئەمە هەمووشی ئۆرجیناڵەکانێتی دیارە هەموو دەستنووسەکانیشی کۆپی کراوە بەجیا ئۆرجیناڵەکانیشی بەجیا هەڵگیراوەتەوە. بەڵێ جگە لە نمایشکردنی کەلوپەلە تایبەتیەکانی و دەستنووسەکانی شاعری گەورە شێرکۆ بێکەس هیچ پلانێکی ترتان هەیە بۆ نمونە وەرکشۆپ یان هەر کارێکی ڕۆشنبیری لەم مۆزەخانە؟ بەدڵنیایی مۆزەخانەکە وەکۆی بینیت لە دوو بەش پێگاتەوە، بەشی خواروی زیاتر بەشی ژیان نامەکەیەتی و کتێبخانەکەی و شوێنی ژیانەکەیەتی، بەشی سەروانێ دوو ژووری تا ژووری ئینتەرناشناڵ و نمایشکردنی دیوانەکانێتی لەگەڵ هۆڵێکی ئیڤنت کە بۆ 50-60 کەسێک بەکار دێت بۆ کۆمەڵێ بۆنە و بۆنەی شعری و هونەری و ئەدەبیۆمانە ئەتوانرێ بەکاربهێنرێت ینی بۆ هەموو کەسێک دەبێت، بەڵام دیارە بە پێ ڕێکەوتنە بێ. بەڵێ واتە بێت جیاوازی هەموو کەسێک ئەتوانێت لە مۆزەخانەکەی شاعری گەورە شێرکۆ بێکەسدا نمایشکردنی کتێب بێ، نمایشکردنی فیلم بێ، کۆڕی هونەری بێ، ئەدەبی بێ، کتێب ناساندن بێ. بەڵێ بەدڵنیایی. بەڵێ لەبەرەوەی بەڕێستان میوانێکی زۆر لە دەرەوە وەستاون چاوەڕێی کردنەوەی مۆزەخانەکە دەکەن، دەتوانیت بفەرموویت بەلای میوانەکاندا و من لەگەڵ کاکامەران گفتوگۆی زیاتر دەکەم. کاکامەران زۆر سپاس باشن. زۆر سپاس. کاکامەران سڵاو لێبێ بەخێر بێی. سڵاو لە جەناب. بەڵێ ئەبێت ئەرکی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری و کەرتی تایبەت چی بێت لەم بۆنە یاخود بڵێم ئەم شوێنە تایبەتانەدا کە دەکرێتەوانێ؟ سپاس بۆ جەناب، سپاس بۆ کورسات. بێگومان ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری یا ناوەندی ڕۆشنبیری ئەرکێکی گرانەوە، ئەرکێکی گرنگیشە لە هەمان کاتە خۆی کردنەوەی ئەم مۆزەخانە هەر خۆی لە خۆیەوە لە شاری سلێمانی وەکو شارێکی ڕۆشنبیری وەکو شارێکی پڕجوڵەی ئەدەبی و ڕۆشنبیری گرنگی و باەخی خۆی هەیە و ئەمە جەسێتە پاڵ ئەو چالاشیانی تریا ئەو ناوەندە ڕۆشنبیری و کولتوریانی کە ساڵانێکی زۆر لەم شارەیە خزمەتەکەن. هەروکو خۆش ئاماژە و پیاوە لە سەرەتایە کە
ئەمە گرنگی ڕەنگە گرنگی ئەم مۆزەخانە لەوا بکە ماڵی شێرکۆ بێکەسەوە کەرەستەکانی شێرکۆ بێکەسەوە ئەم ژووری کە من و جەنابە گفتوگۆی تیاکەین ڕۆژگارێک شێرکۆ بێکەس لەسەر ئەم مێزە شتی نووسیوە و لەسەر ئەم کورسیە دانیشتووە ئەمەش کتێبخانەکەیەتی کە کتێبی تایە و ئەمەش کەرەستە بەکاراتوەکانێتی بۆ بێگومان ئەمە بۆ خۆی باەخ و گرنگی تایبەتی هەیەەوە ئەوە دمۆسفێر و کەشە دروستەکات کە هەستکەی ئیسا ڕەنگە لەم گفتوگوەیە کە من و تۆ گفتوگوەکەین ڕۆحی شێرکۆ خۆی لەم ژوورە ئامادە بێت. بەڵێ بەدڵنیایی ئەم هەنگاوە بۆ بە مۆزەکردنی شوێنپێکانی نووسەران و هونەرمەندان تا چەند گرنگە؟ گرنگی زۆر هەیە هەروکو ئاماژەم پیا و ئیسا لە پرسەرەکەی جەنابتۆ ئەم بۆ دەرکەوت هەر تەنها لە مرکزی شاری سلێمانە چەند هەوڵێکی وا هەیە منە سەرنجە ڕاکێشم جگە لە مۆزەخانەی شێرکۆ بێکەس هەر لە سلێمانی مۆزەخانەی جەمال نەبەز هەیە ئێستا مۆزەخانەی مەلیک مەحموود مەلیک کوردستان ئامادەسازی بۆ کرێ بۆ ئەوی لە 16 بکرێتەوە ئەو ڕۆژە 16 یادی ئەعلانی حکوومەتەکەی مەلیک مەحمووە لەمە پێشنیار بۆ جەنابت بۆ کورساتی ژەکەم چۆن بەرنامێکتان ئاوا ئامادەکرد لەوێژ لە مۆزەخانەی مەلیک مەحموود بەرنامەژی تایبەت بکەن باسی کەسایەتی ئەدیب و هونەرمەندوانەوە کرد ئەمە کاک شێرکۆچێکە لەوانە ئەوە مۆزەخانەی جەمال نەبەس یەکێکە لەوانە ئەوە مۆزەخانەی مەلیک مەحموو هێشتێکی ترە لەو مۆزەخانە بۆیە وردە هەستەکەی مۆزەخانە دروستکردنی مۆزەخانە ئەبێ بە کولتور لە کۆمەلگای ئێمەیە بێگومان ئەمە گرنگی و بایەخی خۆی هەیە و بۆ ناوەندی ڕۆشنبیری بۆ بەرەو پێشچوونی ئاسی ڕۆشنبیری گرنگە. بەڵێ وەکو هاوڕێی شاعیر هیچ دەستنووسێک هیچ یادگاریەک هیچ ئەرشیفێکی شێرکۆی مەزنلا هەیە؟ وڵی خۆی و پرسیارەکەم من زۆر شەرەفمەند بووم کە بە هاوڕی کاک شێرکۆ دیارە تەمەنەکەمان جیاوازە بەس من شەرەفی ئەوم پێبڕاو کە 12 ساڵ لەگەڵ کاک شێرکۆ لە ناوێک دەستگا ئیشکەن لەوەش خۆشتر لە یەک گۆڤارە ئەو خاوەنی امتیاز بێ و من بەڕێوەبەری نووسینی بم من یادگاریم زۆرە ئاخر ڕۆژی ژیانی کاک شێرکۆ لێرەکە سەفەری کرد من و کارلشات عەبدوڵای شاعیر و کاکەریم دەشتی هاتین لێرەیە لەو دوی ئەو برادرە وێنەگرە لێ دانیشتین لەگەڵیا ئەم دەرگایە کرابوویەوە بۆیە ئەو شوێنە بوو کە دوجار کاک شێرکۆم تیابینی لەم شوێنێشە بەرنامەکەن شتی منی زۆرتیایە ئێستا لێرە مەسەڵێک لەوانە کە باسی کەم لە پشتمەوە کتێبخانەکەیەتی سێ کتێبی منی تایە ئەگەر دوایی یا لە کاتێک ترا بەرنامەتان کرد ئەوە دەفتەرێکی ژماری مۆبایلی تیانووسیوە ژماری مۆبایل کراوەتۆ یەکەم مۆبایلن سراوە ژماری مۆبایلی کامەران سوبحان بەدەستخەتی خۆی خۆشە بۆ من ینی ئەوە اینجا ژمارەیەک چەند کەسێکی ترەوە یەکێکتر لەوانە چەند کتێبێکم لە کتێبخانە تایبەتیەکەیەتی کاک شێرکۆ تەبا من نەمزانێ کاتی خۆی کە چا بۆی ئایا کڕیوێتی وەریگرتووە لێرە ئەمە دوو سێ من بینێنە چ ئیشێکی زۆر تایبەتی بۆ کاک شێرکۆ کردو تا ئیسا نەکراوە ینی من پرۆژەکە پێشمردنی کاک شێرکۆ دەستی پێکرد بەس بەداخەوە خۆی کۆچی دوایی کرد بەسەریە ئەویش نامەکانی کاک شێرکۆ بێکەسم کۆ کردوێتەوە نامەکانی کاک شێرکۆ بێکەس بیرۆکەی خۆی بوو پێشمردنی بە منی سپارت وتیان پرۆژێم بۆ کە ئەو نامانم بۆ کۆکەرەوە بەداخەوە وەفاتی کرد دوای وەفاتی خۆی من نامەکانم کۆ کردو کردم بە کتێب بەرگی یەکەمم کرد بەرگی دووەمم کرد بەرگی سێمیش ئامادەیە لە داهاتوە کۆیەکەمەوە کە دوو بەرگی تایسەتەوە بۆ چاپ بووە زەم لێرەش هەیە لەسەرەوە نامەکانی شێرکۆ بێکەس ئەوە هەڵم گرتووە چەند نامێکی بچووکیشی تایە بۆ خۆم نووسیوەتی نامەی ڕۆژانەیە ئەوانشی هەرتیایە وابزانام لە نهۆمی سەرەوە هەردوو کتێبەکە دانراوە ئەمە بۆ من ینی جێگەی دڵخۆشیە کە لە ڕاستیشە هاتم بۆرە چەند ڕۆژە لەمە پێش زۆر مفاجئ بوو کە سەری دەفتەری تەلەفۆناتەکەم کردسێکم ڕقمی خۆمی لەسرە خۆشە ینی ئەو بۆ من ئەو شەنازێم پێبەخشی هەروکو جەنابە پێ بەخشین کە بە هاوڕێی شێرکۆ بێکەسێ ناساندا مەزنی شێرکۆ بێکەس زۆر لەمە زیاتری پێویستە جگە لەم مۆزەخانەیە هیچ هەوڵێک هەیە بۆ ئەوەی کارەکانی جارێکی تر نوێ بکرێتەوانێ یان هیچ پرۆژەیەک هەیە کە کارێکی نوێ بکەن بۆ شاعری گەورە شێرکۆ بێکەس خۆی کاک هەڵۆ ئاماژەی پێیان مۆزەخانەکە دیارە ئەو ئیشەکە کە خۆی ئیدارێکی سەربەخۆیە لە ڕاستیە سەرەوەگە دوای وێنەتان گرت ژوورێک کراوە هۆڵێکی گەورەیە کە بۆ چالاکی و چالاکیانەی ڕاستەخۆیان ڕاستەخۆ پەیوەستە بە ئەدەبی شێرکۆ بێکەسەوە بە شعری شێرکۆ بێکەسەوە بێگومان ئەمە چێتە سیاقی ئەو پرسانی کە جەنابەکە کە ئەتوانی گرنگی بە بەرهەمی شێرکۆ بەشێکی تر نهۆمی هەر لە نهۆمی سەرەوە ژووری دوو ئەمە هەموو ئەو دیوانە شیعرانەی کاک شێرکۆ بێکەس کە کراوە بە زمانە
زمانەکانی تر بە عەرەبی بە تورکی بە فارسی بە ئەڵمانی بە ئینگلیزی بە ئیسپانی هەمووی لێوە عرض کراوە ئەمەش جۆرێک لە نازنامە بەخشێ بە شێرکۆبێکەس کە ناسنامەیەک لە سەروی کوردبوونەوە یا چوونە دەرەوە لە کوردبوون یعنی هەنگاونان وەکو شاعیرێک تەنها شاعری کوردن بێ بەڵکو شاعیرێکی جیهانیش بێت بۆیە ئەم مۆزەخانە بەڕێی من یەکێ لە وەزیفەکانی ئەوە ئەبێت کە ئەو ستافەی ئیشی تیاکات کار بۆ ئەو بکەن کە شێرکۆبێکەس لە جیاتەوەی مڵکی شار و مڵکی وڵاتێک بێ مڵکی ملەتێک بێ شوناسێکی جیهانی بدرێتێ. بەڵێ وەک کامەران سوبحان یەکەم هەنگاوت یەکەم چالاکیت کە لەم مۆزەخانەیە بتەوێ بیکەیت ئەبێ چی بێت؟ لە ڕاستیە لە کاتی بەرنامەکەیە کە سەپسیارتەکە لە کاگەڵۆ بیرم لەوە کردەوە حەز ئەەکەم یەکێک لەو چالاکیانە لە خۆڵەکەی سەرەوە کۆڕێک بگرم لەسەر نامەکانی شێرکۆبێکەس ئەگەر دروست بێ زاراوەکە ئاوا بڵم شێرکۆبێکەس و ئەدەبی نامە نووسین هەم باسی ئەو تەجربەیە بکەم کە خۆم کردومە ینی ئەو دوو بەرگە هەم باسی ئەوکەم کە لە داهاتوە چۆن نامەکانی شێرکۆبێکەس کۆکەمەوە حەزەکەمێکی لەو پرۆژانە ئەوە بێ یەکشی تریشم بین نەچێت هەر لەسەرەوە دوایی وێنەی بگرن 100 کەسایەتی هەڵواسراوە 100 کەسایەتی کە ئیداری مۆزەخانەکە هەڵێواسیوە ئەو 100 کەسایەتیان کە لە شێرکۆبێکەسەوە نزیک بوون طبعاً ناوەکان ڕسمەکان هەمە ڕنگدانراوە تێکەڵاو هەرێکێک ئاوە ڕسم دەناوە من یەکێکم لەو 100 کەسە کە بە هاوڕێی شێرکۆبێکەس خۆشبەختانە بەڕێکەوت بوو یا هەر ئاوا داناوە وێنەکەم کەوتۆتە پاڵ وێنەی جواهری شاعریش ئەوە بۆ من هەر دڵخۆشی بوو ینی ئەوەش یەکێکی ترە لەو شتانی کە دڵم خۆشە بەڕاستی لەم مۆزەخانەیە بۆ پێی کە هاوڕێی خانەوادەی شاعری گەورە شێرکۆبێکەسیت کێن جگەلەوانی کە کاکاڵۆ باسی کرد کێن ئەوانەی کە خەمخۆری ئەم مۆزەخانەیان هەڵگرت بوو وڵاز لە ڕاستە زۆر کەس مەسەن یەکێک لەوانە دکتۆر شیروان خان من پێشنیاری ئەوە کەم یەکی لە بەرنامەکان میوانداری کە چکە لە ئەلفۆ بۆیە ئەم مۆزەخانە ئەو زۆر کاک هاوڕێ ئەو یەکێک بۆ لەو کەسانەکە کاک هەڵۆ خۆی ئەوەی کە من بزانم مامۆساڕە و بێگەرد کاک سیروان ڕاحیم خەڵکی تریش زۆر بوون بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی ئەم مۆزەخانەیە کردووە ئەگەر هەڵە نەبم کاک کاروان خەیات لە کەلار کۆمەڵە کەسی زۆر ئیشیان کردووە بەڵام بە پلەی یەکەم ئەوانە خۆیان بوون ئیداریان ناوە کە کاک هەڵۆ و کاک شیروان خان و کاک هاوڕێ ئایا ئەم شوێنی نیشتەجێبوونی شاعری گەورە شێرکۆبێکەس تا چەند گونجاوە وەکو مۆزەخانە جیهانیەکان بۆ ئەوەی ئێرە ناوبنرێت مۆزەخانەیەکی جیهانی خۆی مەبەست لۆکیشن و شوێنەوە پرسیارێکی زۆر گرنگە بیدایەت من لە ڕاستیە لە بیدایەتەوە لە پرۆژەکە لەگەڵیانە بووم بەس دوای بە ئەوەی ئیش و کاری خۆم و نەمتوانی بەردەوامم لەگەڵیانە بەس لە دوورەوە چاودێری و متابعم کردووە یەکێک لە کێشەکانی ئەوەی ئەم خانووە ئایا گونجاو بوو مۆزەخانەیان ناچووکە شوێنەکەی کۆڵانێکە مەسەن شوێنێکەوانە بەڵام ئەگەر بیریشی بێت و خۆشی بە دڵنیاییەوە وازم بێک شۆچوین بۆ مۆزەخانەیە کاتی خۆی بۆ مۆزەخانەی ستراتفۆرد شکسپیر هەندێک لە مۆزەخانە جیهانیەکانیش بە تایبەتی ئەوانەی مۆزەخانەی شخصین کەوتونەتە شوێنی چەپەک و کۆڵان وانەوە ئەوەی گرنگی ئەبەخشێ بە مۆزەخانەکە کەرەستەکانی مۆزەخانەکەیە بەڕێی من نەک شوێنەکەی کاکامەران زۆر سپاس ماندوومان کردی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس بۆ جەناب سپاسی بۆ کورسات بۆ ئوستافەش کەمانوو بوون بە زۆر سپاس دەکەین هاوڵە هونەریەکانم کۆتایی هات خواتان لەگەڵ